وڵاتێک کە لە هەموو داهێنانەکاندا دەستی هەیە. هەر شتێک کە ئێمە بەکاری دەهێنین دروستکراوی ئەوانە. لە ئێستادا نزیک بووەتەوە لە دروستکردنی خۆری دەستکرد. چین زل هێزە بێڕکابەرەکە. زۆرێک لە دەوڵەتەکانی جیهان کارلێکی ئەتۆمیان هەیە. ئەو کارلێکانەش بە تێکشکاندنی گەردی لە مادەکانی وەک یۆرانیۆم بۆ 2 بەژیان زیاتر کار دەکەن. بەڵام خۆرە دەستکردەکەی چین بەو شێوازە کار ناکات، بەڵکو بەو ڕێگەیە کار دەکات کە خۆری ڕاستەقینە کاری پێدەکات. لە خۆری ڕاستەقینەدا گەردیلەکانی هایدرۆجین بەریەک دەکەون، پاشان ئاوێتەی یەک دەبن. لە پلەی گەرمی 15 ملیۆندا لە ژێر پەستانێکی زۆری ڕاکێشانەوە شل دەبنەوە. هەروەها لە هەموو چرکەیەکدا 600 ملیۆن تەن هایدرۆجین شل دەبێتەوە. بەو شێوەیەش هیلیۆم دروست دەبێت. ئەو وزەیە بەرهەم دەهێنێت کە دەگاتە لای ئێمە. ئەو کارلێکە ئەتۆمی چینیش کە ئەو شێوەی خۆرە بە هەمان شێوە کار دەکات. کاتێک گەردیلەی هایدرۆجینیەکان یەک دەگرن وزەکە بەرهەم دەهێنن. ئەوەش پێی دەوترێت کارلێکی خۆری تۆکامک، بە یەکێک لە نوێترین تەکنیکەکانی جیهان لە بواری کارلێکی ئەتۆمیدا دادەنرێت. گەرچین بەسەر کارپێکردنی ئەو چالاکیەدا سەر بکەوێت، ئەوە هەمان وزەی خۆر لە هایدرۆجینەوە بەرهەم دەهێنێت. ئەوەش یەکێکە لەو توخمانەی کە لە سروشدا بوونی هەیە بەبێ ئەوەی هیچ کارلێکێک لەسەر ژینگە دروست بکات. ئەمە ژواتای ئەوە دەگەێنێت کە ئیتر سەردەمی گاز و نەوت و خەڵوز کۆتایی پێدێت و سەردەمێکی نوێ دروست دەبێت. تێیدا چین ئابووریەکەی بەڕێوە دەبا و دەبێتە زلهێزەکەی جیهان. بێگومان چینیش زۆرترین سوودی لێ وەردەگرێت، چونکە وڵاتی چین بەناوەندێکی سەرەکی سەرچاوی دەرکردنی ئەو گازانە و پیسبوونی کەش و هەوا دادەنرێت، چونکە تەنها لە چین ڕۆژانە بڕی بەرهەمهێنانی خەڵوز دەگاتە زیاتر لە ملیۆنێک تەن. لە کۆتاییدا چین توانی سەرکەوتن بەدەست بهێنێت لە دوای ئەوەی تریلیۆنەها دۆلاری خەرج کرد بە بەکارهێنانی کارلێکێک بەهێزێک کە 5 هێندەی خۆر دەبێت. هەرچی مانگیشە لەلایەن چین تەنها ڕووناکیەک نییە لە ئاسماندا، بەڵکو بەناوەندێکی گەڕان سەیری دەکات بۆ ئەوەش توانیوێتی ژوورێکی چۆڵ و بێهەوا دروست بکات. ئەمەش بە سیستمێک کە هێزی ڕاکێشان کەم دەکاتەوە. لە ناو ژوورەکەدا بەرد و خۆڵ و زیخ دانراون، ئەویش بۆ ئەوەی کە بەردەوام چاودێری بکرێن و لێکۆڵینەوەیان لەسەر بکەن. هەروەها لەگەڵ رووسیا پلانێکی هاوبەشیان هەیە، ئامانجیانەوەیە کە بتوانن لە ساڵی 2030دا کەشتی ئاسمانی بنێرن بۆ سەر مانگ.